کۆمپانیای جی سویت ڕۆبۆتێکس تیمێکی ڕۆبۆتن لە قوتابخانەی ئامادەیی لە شاری ساکرامنتۆی ویلایەتی کالیفۆرنیا. زیاتر لە 10 ساڵە خەریکی دیزاینکردنی درۆنێکی ئاوین کە لە دوورەوە بە کۆنتڕۆڵ کار دەکات بە ناوی ڕاف. ئێمە خۆمان پەرەمان بە پێکاتەکانی داوە، کامێراکان و سیستەمی هاوپەیوەندی ئەلکترۆنی ژێرئاو کە لە ڕێگەی سۆفتوێرەکەوە ڕێک دەخرێن. کۆمپانیاکە لەم دوایەنەدا فڕۆکەی بێفڕۆکەوانی ژێرئاوی خۆی لە پێشبڕکێکەدا لە شاری لۆنگ بیچ لە ویلایەتی کالیفۆرنیا نمایش کرد. ئەم فڕۆکە بێفڕۆکەوانە لە ژێر ئاودا ناوی ماناتیە، واتە مەڕی دەریا و دەتوانێت نەخشەی کەشتێ نقمبووەکان یان کار لەسەر پرۆژەی ژینگەی بکات. ئێمە نەرمە کاڵای دیاریکردنی زیرەکی دەستکردی تایبەتیمان هەیە. بەشی خوارەوەی درۆنەکە یارمەتیدەرە بۆ گەڕاندنەوەی لە ناوگژ و جیا دەریاییەکاندا. ئەوەی جێگەی سەرنجی هەمووانە دۆزینەوەی ئەم دوایی کەشتی ئێندۆرانسا کە لەلایەن درۆنی ڕاڤەوە دۆزراوە. ئەو کەشتیە لە ساڵی 1950دا لە ئاوەکانی جەمسەری باشووردا نقم بوو. ئەو هەوڵە بە مەزەندە 10 ملیۆن دۆلاری تێچوو. بەڵام درۆنی دەریایی جۆری ڕاف لەلای ئەو کەسانی کە خولای درۆنیان هەیە هەوادارانی دابەزیوە. چەندین کۆمپانیای دەستپێشخەری گۆڕانکاری لە دیزایندا دەکەن و تەکنۆلۆژیا زیاد دەکەن بۆ ئەوەی فڕۆکە بێفڕۆکەوانەکان لەژێر ئاودا باشتر کار بکەن و تێچوونەکان کەم بکەنەوە. کۆمپانیای بلو ڕۆبۆتسک کە کۆمپانیایەکی لۆس ئەنجلوسە و کار لەسەر دژە ئاوی بەشەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ژێر ئاو دەکات، وەک تروستەر کە درۆنی ڕاف بە ئاڕاستیەکی دروستدا دەبات، هەروە هەستەوەری جۆراوجۆری زیاد کردووە بۆ پێوانەکردنی پلەی گەرمی و پەستان و قوڵی دەریاکان. لە بڕی ئەوەی هەوڵ بدەین ماتۆڕەکە لە ئاو بپارێزین، بۆچی ماتۆڕێکی دژە ئاو دروست ناکەین؟ بەڕاستی ئەوە داهێنانە. ئەم درۆنە دەریایە ژێر ئاویانە ناتوانە بچنە قوڵایی دەریاوە، بەڵام لە بارودۆخێکدا کە بۆ ئەوانەی دەچنە ژێر دەریاوە کە نادڵنیان و هەز بەنە ئارامی دەکەن باشە. ئەم درۆنە دۆزەرەوەیە توانای هەمووان یان زیاتر لە کەسان بەهێز دەکات. دەتوانن ببن بەو کەسانی کە لە ژینگەی ناوخۆی خۆیان تێدەگەن کە چی ڕوودەدات. بەڕاستی گرنگە. بە پێچەوانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاسمانیەوە هێشتا تەکنۆلۆژیا کێشەی پەیوەندیەکانی ژێرئاوی چارەسەر نەکردووە. بۆ ئێستا ئەم فڕۆکە بێفڕۆکەوانانە لە ڕێی بەستەرێکەوە کۆنتڕۆڵ دەکرێن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، بۆ راپۆرتی جینیا دۆلۆ.